دێمە سەر لێکۆڵینەوەی ڕاپەڕینەکەی ئەم پیاوە بەرزەی کورد مەلا سەلیمی خێزانی. مەلا سەلیم وتمان شۆڕشەکەی بەم شێوەیە، گومان لەوەدا نییە کە هەدەفەکانی ڕۆشنن، خەڵک لە بەرچاوی بوون، داوای حکمی زاتی بۆ کوردستان کردو، ئیدارەیەکی زاتی خۆی ئەوێ تەبانی عدامەکرێ. ئەوەی کە داوای کردووە بەم شێوێن هەدەفی ڕاپەڕینەکە یەکەم چەسپاندنی، واتە هێنانەوەی چەسپاندنی شەریعەتی ئیسلام، چونکە حتا بزەبت لە عیبارەتەکانی ئەوە بەم شێوەیە، هێنانەوەی چەسپاندنی تەواوی شەریعەتی ئیسلام بۆ بتلیس و ناوچەکانی تری کوردستان، کەمکردنەوەی زەریبە و ڕێکخستنی، دامەزراندنی سوپایەکی ناوچەیی کوردی ئەفسەرەکانیشی پێویستە کورد بن، دەرکردنی فەرمانبەرە فاسقەکانی تورک و دامەزراندنی ئیدارەیەکی ناوچەیی کورد، دامەزراندنی خوێندنگا و قوتابخانە و پێویستی شەبە زمانی کوردی بێ. پێویستە هەموو فەرمانبەرانی ئیدارەی ناوچەکەمان هەمویان کورد بن. ئەمە شەش خاڵی هەدەفی ڕاپەڕینەکەی مەلا سەلیمی خێزانیە کە لە بەدلیس دەستی پێکرد لە ساڵی 1940.